سێدارە چەکێکی ژەنگاوی و کوردستان سەنگەری خەبات و کۆڵنەدان. نووسینی ئازاد. مێژووی دەسەڵاتداری کۆماری ئیسلامی لە ئێران مێژوویەکە پڕ لە خوێن و سێدارە. مێژوویەکە کە تێیدا پەتی سێدارە وەک تاقە وڵامی ڕژیم بۆ داخوازیە مرۆیەکان بەکارهاتووە. 19 گوڵانی 1389 هەتاوی تەنیا ساڵیادی لە دەستانی 5 مرۆڤ ئازادی خواز نییە، بەڵکو ساڵیادی شکستی استراتێژی ترس و تۆقاندنە لە بەرامبەر ئێرادەی پۆڵاینی جەماوەردا. لەو بەرەبەیانەدا کاتێک جەلادەکانی کۆماری ئیسلامی پەتیان خستە گردنی فەرزاد کەمانگەر، شیرین ئەلەمهۆلی، فەرهاد وەکیلی، عەلی حەیدەریان و مەهدی ئیسلامیان وایان دەزانی دەتوانن دەنگی قوتابخانەی ئەلفوبێ بکەن و ئاسۆکانی ڕزگاری کوردستان لێڵ بکەن، بەڵام ئەوەی ڕژیم لێ تێنەگەیشت بوو ئەوە بوو کە ئەوان تەنیا ناو نین، بەڵکو مانیفست و مەشغەڵی هەمیشە داگیرساوی وەسانەوەن لە بەرامبەر سیستمێکدا کە زمانی دیالۆگی تەنیا پەت و سێدارەیە. فەرزاد و هاوڕێکانی پێش ئەوەی بگەنە سەر سەکۆی سێدارە لە ناو دڵ و ویژدانی زیندوی کۆمەلگادا ببوونە ڕەمزی خۆڕاگری. فەرزاد کەمانگەر تەنیا مامۆستایەکی پۆلەکانی خوێندن نەبوو، بەڵکو مامۆستایەکی سیاسیش بوو کە دەیەویست مافی ژیان و کەرامەتی مرۆڤ فێری قوتابیەکانی بکە. ئەو لە نامەکانیدا دەیگەڕێتەوە کە چۆن دەکرێت لە پشت دیوارە سارد و سڕەکانی زیندانیشەوە دڵ بۆ ماسیە بچکۆلەکان لێبدات و تۆی هیوای گەیشتن بە ئاسۆیکی ڕوون بچێنرێت. تاوانی فەرزاد و هاوڕێیانی نەترس بوو و نەتوند و تیژی، بەڵکو بڕوایان بوو بە دنیایەکی بەدوور لە ستەم و چەوسانەوە، دنیای کە تێیدا کرێکاران، ژنان و نەتەوەستەم لێکراوەکان ببنە خاوەن ئێرادە و چارەنووسی خۆیان. ئەگەر 19 گوڵان ڕۆژی تاقیکردنەوەی ویژدانی مرۆڤایەتی بوو، 23 گوڵانیش ڕۆژی نمایشکردنی هێزی ڕاستەقینەی جەماوەر بوو. مانگرتنی سەرتاسەری کوردستان لەو ساڵەدا تەنیا ناڕزایەتێکی ئاسایی نەبوو، بەڵکو ڕێفراندۆمێکی کردەیی بوو دژ بە سیستەمی پەت و سێدارە. کوردستان لەو ڕۆژەدا بە شار و گوندەکانیەوە، بە کارگە و بازار و قوتابخانەکانیەوە یەکدەنگ بوو بە پەیامێکی ڕوون: ئێوە دەتوانن گیانمان لێبسێنن، بەڵام ناتوانن ئیرادەمان بشکێنن. ئەم مانگرتنە شکۆدارە کە بە بانگەوازی کۆمەڵە و هاوکاری هێزە سیاسیەکان و پشتیوانی ئازادی خوازانی ئێران ئەنجامدرا، پێناسەیەکی نوێ بۆ خەباتی مەدەنی و سیاسی هێنایە ئاراوە. سەلماندی کە کوردستان نەک تەنیا لە شاخەکانەوە، بەڵکو لە ناو جەرگەی شارەکان و لە ڕێگەی یەکگرتووی جەماوەریەوە دەتوانێت ئامێری سەرکوتی ڕژیم پەک بخات. ئەو هێزەی کە لە 23 گوڵاندا مێژووی خولقان، هەمان ئەو هێزەیە کە لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا ترسی مەرگی خستە گیانی دیکتاتۆری ئیسلامیەوە. کوردستان نیشانی داوە کە سێدارە ناتوانێت ببێتە بەربەست لە بەردەم بزوتنەوەیەکدا کە بیری یەکسانی خوازی، ئازادی خوازی و مافی دیاریکردنی چارەنووس هەوێنی شکڵگرتنیەتی. ئەگەرچی تەرمی ئەو 5 ئەستێرە گەشەی کوردستان تا ئێستاش لای داگیرکەران بەدیرگیراوە و شوێنی گۆڕەکانیان نادیارە، بەڵام ئەمڕۆ ناوی فەرزاد و شیرین و هاوڕێکانیان لە هەموو قوتابخانەیەک، لە هەموو ماڵێک و لە هەموو سەنگەرێکی خەباتدا دەزرنگێتەوە. ئەوان نەمردن، بەڵکو بوونە هەوێنی مانگرتنە سەرتاسەریەکان و ئاخێزە بەردەوامەکانی دوای خۆیان. لە ساڵیادی ئەم تاوانە گەورەیەدا جارێکی دیکە جەخت دەکەینەوە کە ڕەمزی ڕزگاربوون لە سێدارە و ستەم تەنیا بریتیە لە یەکگرتووی، ڕێکخراوبوون و خەباتی بەردەوامی جەماوەری. کوردستان سەلماندوویەتی کە سەنگەرێکی لە شکان نەهاتووە و هەرگیز لە ئاستەم و سەرەڕۆیی ئەم ڕژیمە جنایەتکارەدا بێدەنگ نابێت.